پێدانی سەعاتەکانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان لە گەڕەکێک بۆ گەڕەکێکی تر جیاوازە و وەک دانیشتوانی بەشێک لە گەڕەکەکانی هەولێر ئاماژەی بۆ دەکەن. داواکاریشین لەگەڵ پێدانی کارەبای نیشتیمانی ڕەچاوی بڕی ئەو پارێش بکرێت کە مانگانە لێیان وەردەگیرێت. کێشەی کارەبامان زۆر خراپە. ڕیسی هەنیە وەتەنی یعنی دەکا مۆلیدەش ئەو جارە 3500 هاتبوو بە 3 ئەمپێری. هەڕاژ ناگری خوازانی ئەو شۆک ئاومان هاتبوو ئاومان 2 سعاتە 2 ڕۆژ جارێک 2 سعات دێ ینی بەس مزەخەکەی پێ دەکەی ڕناگری. ئێستا کە خوازانی لە ماری من ئەگەر وەردی پێکە دەبیان من جەمدیان سەلازە و چتیوادەی بکوژێنەوە. ڕێیسی شەرپارەچ ینی بەڕاستی پارەچ خەیاڵی دێتەوە. ئێستا نمونە دوکانێ منە بە هەمووی ئێستا بە 3 ئەمپێری کارەبای مۆلیدەی یعنی بەسمە بەس ڕێیسیم 80 قسوور لۆ هاتیتەوە بە چل ڕۆژی بە چل ڕۆژی 80 قسوور لۆ هاتەوە تقریبا 83 لۆ هاتەوە مۆلیدە 33 هاتەوە کرێتوانێ 150 ئێ باشە تو چەندی ئیش بکەیت چەندی بکەی مەسرف. چارەسەرکردنی کێشەی کەمی کارەبای نیشتیمانی و زیاتر پێدانی کارەبا لەلایەن مۆلیدەکان جارێکی تر بار و ژیانی هاوڵاتیانی قورستر کردووە. چاودێرێکیش دەڵێت پێویستە ئاستی خزمەتگوزاریەکان لە هەموو گەڕەکەکان وەک یەک بێتن و جیاوازی نەکرێت. کارەبای ڕئیسیەوە بە خۆشمان دەزان لەگەڵ دانانی پێوەری زیرەک ئەو کێشەی لە بۆ هاوڵاتیان زیاد کردیان ئێستاکە ڕێژەی پێدانی کارەبای مۆلیدەکان تقریبا زیاترە لە پێدانی کارەبای نیشتیمانی مع العلم ینی خۆی دەبێ حکومەت زیاتر ئەرکەکەی لەسەرشان بێ ئەگەر مۆلیدەکان یعنی دەبی شتی لاوەچی بن وەکو بڵێ خزمەتگوزاریی لاوەچی بن. لەگەڵ ئەو کەمی کارەبای نیشتیمانیەی کە هاوڵاتیان ئاماژەیان بۆ کرد ئاستی خزمەتگوزاریەکانیش لە بەشێک لە گەڕەکەکان وەک پێویست نییە و داواکاری دانیشتوانەکەشی گەیاندن و جێبەجێکردنی خزمەتگوزاریەکانی شەقام و ئاوەڕۆ و کارەبایە بۆیان. قارەمانجەوەر، کورسات نیوز، هەولێر.